پرۆسەی دروێنەکردنی گەنم لە سنووری پارێزگای هەڵەبجە دەستی پێکرد و جوتیارانیش نیگەرانن لەوەی کە حکوومەت هاوکاریان نەبووە و ئەو دەرمانانەی کە وەریان گرتووە زیانێکی زۆری لێداون. وڵی کێشەکانی ئێمە من خۆم بۆ خۆم 250 دووەم گەنم چاندووە. کێشەی ئێمە فەلاح کەس نیە هاوکاری مامگە، کەس نیە لێمان بپرسێتەوە، کەس نیە بڵێ چیەکەی چی ناکەی. کێشەی ئێمە زۆرە، هەر کێشەیە نێتە باسیگە. وڵای ئیمساڵ ئەمە حکوومەت بە حسابی خۆی زەراعەیەک لە هاوکاری جوتیارانی کرد، دەرمانی بۆ هێنان، دەرمانەکەی حەچی کوشندە نەبوو. من بۆ خۆم 2 ملیۆن دینار پارەم ماوە، دوو دینار ئیسپادەم لێ نەکرد، زەریشی لێداوە، ماوەش گەنمەکانمە لە 150 ستوان بووە دەرمانەکەی، ئیسپادەم لێ نەکردووە، هەم دەرمانم لێداوەتەوە دووبارە، زەرۆرمەندی. بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی هەڵەبجە لیژنەیەکی لێکۆڵینەوەی لەسەر ئەو دەرمانانە پێگەێناوە کە لە بەڕێوەبەرایەتیەکەیانەوە و لە ڕێگەی 2 کۆمپانیاوە بۆ جوتیاران دابین کراوە. بەڵێ تەبیعی ئێمە وەساڵی ڕابردوو توانیمان دوو نوع دەرمان گەڵاباری و گەڵاپان بکرین بۆ جوتیاران. ئەم دوو دەرمان لە ئەم ساڵە دابش کرا بەسەر برا جوتیارەکانە. ئەو جۆرەی کە ئێستا گرفتی دروست کردووە لای جوتیاران گەڵاباریکە. ئەم گەڵاباریکە کە گرفتەکەی دروست کردووە تەبیعی بەشێک لە جوتیارەکان گلەیانە بووە. ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی هەڵەبجە لیژنەیەکی تاقیقی دروست کراوە لە ژووری یاسایی و ئەندامەتی 4 کەسی پسپۆر لە بوارەکەیە لە ئێستاە لە مەدانیان لە هەوڵی تاقیکردنەوەی دەرمانەکەیان و پەیوەندیکردن بۆ جوتیارانەوەی کە ئەوانەی کە بەشێکیان لە جوتیارەکان کە هیچ گلەیەکیان نییە لە دەرمانەکە ئەوانش کە گلەیانەیە. تەبیعی ئەوەی کە تا ئێستا ئێمە بە دوواداچوونمان بۆ کرۆک و خۆمان وەکو بەشی پاراستنی ڕۆک دەرکەوتووە بۆمان بە زۆری ئەوانەی کە گلەیان هەیە لەسەر دەرمانەکە بۆ کاری تێکەڵکردنی دەرمانێکی کەیە جۆرێکی کەیە کە لە ئەسڵا و دەرمانە هەر نابێت تێکەڵ کرێ لەگەڵ هیچ دەرمانێکی کەیە چونکە بەپێی ئەوەی کە لە بۆکەی خۆی ئاماژەی پێدراوە کە ناتوانێت تێکەڵ کرێ لەگەڵ هیچ دەرمانێکی تریا ئیلا بێ بەتەنها بەکاربێنرێ. لە سنووری پارێزگای هەڵەبجە ساڵانە 7,000 دۆنم زەوی بە گەنم دەچێندێت و بەڕی 35,000 تۆن گەنم بەرهەم دەێنرێت. نزیک بە 20,000 تۆنی دەدێت بە وەزارەتی بازرگانی عێراق و ئەوی دیکەی جوتیاران بە پارەیەکی کەمتر دەیفرۆشنەوە بە بازرگانانی عەرەب. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.